یانە یاشتی تا ئێستا نەیتوانیوە لە خولی پلێکی کوردستان بردنەوە بەدەست بێنێت و بە 2 بەرامبەر و 2 شکستیش زیاتر لە ناوچەی سووری ڕیزبەندی نزیک دەبێتەوە و لە ئەرگای خۆشی ئەم جارە بە خانەقین دۆڕە. یانە یاشتی لە بەهەدەردانی خاڵەکانی بەردەوامە و لە یاریگەی خۆی تووشی دۆڕاندن دەبێتەوە. لەم یانەیەکێک لە یاریەکانی هەفتەی چوارەمی خولەکەدا یانە یاشتی میوانداری خانەقینی کرد. لە گەم یەکەمدا هەردوو یانە بێرشکردن دەستیان بە یاری کرد، بە تایبەتی یانەی خاوەن یاریگا. بەڵام ئەنجامەکە پێچەوانە بوو کاتێک کۆسار جەمال یاریزان یانە یاشتی لە خولەکی 23 بە هەڵە گۆڵی یەکەمی خانەقینی تۆمار کرد. گەمی دووەم بە هەمان سیناڕۆی گەم یەکەم دەستی پێکردەوە. یاریزانانی ئاشتیش زۆرترین هێرشیان کردە سەر گۆڵی میوانەکەیان، کەم ئەزمموی و پەلەکردنیان ڕێگر بوو لە یەکسانکردنەوەی ئەنجامەکە. بەڵام لە خولەکی 85 عەلی مەحەممەد ئەرکی یانەی خاوەن یاریگای قورستر کرد، کاتێک بە لێدانێکی ڕاستەوخۆ گۆڵی دووەم و کۆتایی یاریەکەی تۆمار کرد. لە کۆتاییشدا یاریەکە بە ئەنجامی 2 گۆڵی بێ بەرامبەر لە بەرژەوەندی یانەی خانەقینی میوان کۆتایی هات. بەڵێ لە یاریەکەدا ئەمەتوانیمان کۆنتترۆلی یاریگا بکەین، بە شێوازێکی زۆر باش و ئەدایەکی باشمان پێشکەش کرد. بەڵام دوجار لە یاری تۆپی پێدا دۆڕان واریدە، بەڵامی تر بوو چەندین هەلی گۆڕکردمان بۆ ڕێکەوت نەمانتوانی مۆفەق بینە تۆمارکردنی گۆڵ و چەندین فرسەیەکمان ئیفرادی فەوتان، بەڵامی تر دوجارەوە یاریەتە گۆڵەکەی گۆڵە لێکری. وەڵی یەکو ئاستی ئەوەیە ئادایەکی باش پێشکەشکەین یاریگا، کۆنتترۆلی یاریگاکەین و چەندین یاریە خۆتان شایدی ئەوەن توانیمانە دەست بەسەر یاریگا بنین، بەڵام تاکە کێشەیەمەیەکە مۆفەق نابین گۆڵ تۆمارکردن. لە دوای چەندین فەوتانی فرسەکان خۆتان شایدن کە هیچ دەسەڵات نییە کە گۆڵمان بۆ ناکرێ و دوجار گۆڵیش نەکەی نەتیجە نایێت. الحەمدلله و شکر ڕازی زۆر ڕازی بوون. ئێمە نادی خانەقینە نعنی دەعم مادی ماکەمە بەخوا یاری چێگامان مەعاشیان 50,000 بەخوا لە خانەقەی دوێن هاتینە لە برادەر پارەمان کۆ کردو و هاتینە بۆ یاریە و فەرێقەمان الحەمدلله و شکر قسووری نەوی زۆر مەمنونم جمهوری شەکەین ئینشاءالله الحەمدلله و شکر هاتنە لە خانەقەی بۆ وێ والله ئینشاءالله سەرکەوتووین بۆ دەوری مونتازی ئینشاءالله ئەگەر دەعم مالی بێ و نعنی حکومەت ئینشاءالله سەرکەوتووین. بەو دۆڕاندنە یانەی ئاشتی زیاتر دابەزیە پلەکانی دواوەی ڕیزبەندی بە کۆکردنەوەی 2 خاڵ و خانەقینی چووە پلەی چوارەمی ڕیزبەندی بە کۆکردنەوەی 7 خاڵ. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلەیمانی.